لۆ بوارەتە ئەو شوێنەیەکە من لەناو کۆمەڵگا بوومەوە بینیمە باشە بەس نە ئەوەندە کە بڵێ هەموو ژنەکان ئەوانە بەو شێوەکە بیانەوێت دەتوانن بێنە ناو ڕێگای هۆنەر، یعنی هەندێک ڕێگیری لیان هەیە. ئەگەر بیانەوێت دەتوانن بێنە ناو ڕێگای هۆنەر و هەر کامیان سەر بکەون. یەک شت کە زۆر لە بەرچاوە ئەوەسە کە ڕێگای هۆنەر یان بڵین دنیای هۆنەر تۆزێک کێشەی هەیە، یعنی تۆزێک لە بواری چۆن بڵێم لە بواری ئەخلاقیان هەر شیوەیەک تۆزێک بۆ ژن کێشە دروست دەکات. لەبەرەوە خەڵک کۆمەڵگا خێزانەکان تۆزێک هەساستر بوون لەو بوارە. یەک شت کە ئەبێ زۆرتر لەسەر ئیش بکەین ئەوەسە کە ئێمە جامعەی هۆنەر زۆرتر سعی بکەین ئەخلاق مەدار بن، زۆرتر لەسەر ئەو مۆزووە کار بکەین. یەک شت تریش ئەقڵیەتی پیا و سالاری و ئەو ئەقڵیەتی دیژە ژن هەسە کە نایانەوێ ژن بڕۆتە بانتر سەر بکەوێت لە هەر شتێک چ هۆنەر چ بەشەکانی تر. ژنی هۆنەرمەندێک سەرەکەوێت لە بواری هۆناری یان بوارەکانی تر بەشێک لە کۆمەڵگا یان دەوڵەتە داگیرکارەکان پێیان نەخۆشە و هەوڵەدەن ئەو هۆنەری ئەو ژنە بێننە خوار، ئاستەکەی بێننە خوار. لەبەر چی؟ لەبەر ئەوەی کە دەزانن هەمویان سەرکەوتنی کۆمەڵگا سەرکەوتنی ژن سەرکەوتنی کۆمەڵگایە. ئەگەر ژن سەر بکەوێ لەواقع کۆمەڵگای ئازاد بووە. لەبەر ئەوەسە کە هەوڵدەدەن ئەو ژنە لەو ئاستەکە گەیشتێ سەرکەوتوو بۆ بێننە خوار و ئەوە لە ئازادی کۆمەڵگاکە ڕێگیری بکەن. ئامێرە موزیکیەکان هەمومان نەزانین یەکی لە ئامێرە پیرۆزەکانی یارسان تەمبورە. بۆ نمونەیمەت توانین لە تەمبور ناوبووین، یەکی لە ئامریکا کە لە بنەڕەت کوردیە، ڕێشەی کوردیە، توانین تەمبور ناوبووین، ساز ناوبووین. ئەوانە ئامێرەکانن کە لە میژووی کوردەواری دەنگی خەبات و ئازادی کورد بوونە لەواقع. ئێمە ژنانی زۆرمان هەیە کە ئێستا خەریکن لەواقع ئەوە ئەیپارێزنن هەموو ئەو سازە کولتوری و کۆنانە هەمویان ئەیپارێزن. ژانیارانی زۆر باشمان هەیە تاکید هەموو ژنەکان کە دێنە ناو ڕێی هۆنەر و ژانینی ئامێرەکان هەمویان زیرەکن و هەمویان ئێستا سەرکەوتووە لەو بوارە. بەڕای من هەڵگەردیدە ئەقڵیەتی پیا و سالاری لە ئەوەی کە ژانیارانی ئامێری تەبڵ هەر لە سەرەتا پیاو بوونە تا ئێستا، یعنی میژوەکەی ئاوا بووە ئەبێت گۆڕانکاری لە فکر و ئەقڵیەتی کۆمەڵگاکە بێت. بەڕای من هەڵگەردیدە ئەو ئەقڵیەتی پیا و سالارانە. بەداخەوە من ئەوەمە بینیوە کە لە چوار پارچەی کوردستان چ لە بواری ئازادی ژنان چ لە بواری هۆنەر بۆ ژنان یەکسانی نییە. ئێستا ئێمە لە ڕۆژهەڵات هەر لەو بوارەی ژانیاری هیچ کێشەی نییە. ئەو ئەقڵیەتە لە ناو ڕۆژهەڵاتی کوردستان گۆڕێەوە. وا بزانم تاوشنێکی من ئاگام لێ لە ڕۆژاوا و باکووری کوردستانیش هەر ئاوایە ئەو گۆڕانکاری خەریکە دەست پێ کرد. بەس بەداخەوە من ئەومە لە باشوور بینیوە کە نییە ئەو گۆڕانکاریە هێشتا هەتا دەستیش پێ نەکردەوە. بەس لەلای ئەوە بڵێم من هەندێک کەس لە باشوورە ناسام، هەندێک ژنی بەتاوانە کە خەڵکی باشوورن و ژەنیاری ئامێری دەفن. ئەوەی ژابێت لە بەرچاو بگرین کە ژنانی ئێمە خەریکن هەوڵەدەن ئەو ئەقڵیەتە پیا و سالارێنە ئەو ئەقڵیەتە خراوە بگۆڕن. بەشداربوونی ژنان بەتایبەت لە باشوور کە ئێستا ئەژیم و ئەبینم بەداخەوە تۆزی کەمە. هەمانە ژەنیاری زۆر باشمان هەیە، ژنانی بەتاوانامان زۆرە بەس کەمە. یعنی هەر ئەو مەسئلەی ڕێگیری کۆمەڵگا و ئەو ئەقڵیەتە باعث بووە ئەوەندەی کە ئەبێت لەبەر چی؟ لەبەرەوەی کە ئێمە ژن لە ناخی خۆیان من بۆم وایە ژن لەگەڵ هۆنەر دێتە دنیا. یعنی ئەوەندە ئەحساسی پاکە، ئەوەندە ئەحساسی جوانە کە هەر کەسێک دەتوانێت بێت بە هەر ژنێک دەتوانێت بێت بە ژنیاری باش هۆنەرمەندی، نەتەنیا لە ئامێرەکان بە هەر هۆنەرێک دەتوانێت دەست پێ بکە و سەرکەوتوو بێت. بەس لەبەرەوە ئەقڵیەتە ئێمە دەبینیت لە باشوور ئەوەندەکە ئەبێ چالاک من و ئەبێ بێنە ناو ڕێگای هۆنەر نییە بەداخەوە.
بەشی فرە گرنگی کە ژیانی هەر مرۆڤێکە لە هەر شوێنێک لە دنیا ئەوە هەمومان دەزانین لە هەمان کاتا ژنیش هەروایە ژن بنەمای کۆمەڵگاست بنەمای خێزانە بەڕای من ئەو گرنگی هەردووکیان ئەوەی کە هەردووکیان گرنگی مرۆڤە ئەوە ئەسڵترین پەیوەندیان لەگەڵ یەکە ژن ئێحساسی پاک ئێحساسی نازکی هەیە لەگەڵ ئەو ئێحساسە دێتە دنیا لەبەرەوە زۆر باش دەتوانێت لەگەڵ دنیای هۆنەر بە هەر شێوەیەک چ مۆسیقا چ بەشەکانی تر پەیوەندی بگیرێ ئەوەی کە هەردووکیان گرنگی کۆمەڵگا و گرنگی جامان دەتاوەوی من ژانیاری ئامیری تەمبورم ئامیری تەمبور مێژووی 6,000 ساڵەی هەیە مێژووی دوور و دریژی و کۆنێکی هەیە بەس ئەو ئامیرە هەڵبژاردەی ئاینی یارستانە ئاینی ئامیری پیرۆزی ئاینی یارستانە ئێمە یارستانی کاتێک لەدایکەبین ئەو ئامیرە وەکو کەسێک لە خێزانمانە هەر دایم لەگەڵمانە کاتێک لەدایکەبین هەر لە سەرەتا ئامیرێکێکی لە کۆن لە باوە و باپیرانمان بۆی مەماوە ئەبێ ڕێزی لێ بگرین ئەبێ پارێزگاری لێ بکەین کولتور و مێژووی هونەری کوردیە لەواڵە ئامیری تەمبور مەلکی خەڵکی کوردە ئێمە بێ وەکو کورد پارێزگاری لێ بکەین بەتاکید ژنانی کورد زۆر دەتوانن لە ڕێگای هونەر هەم دەنگی خۆیان وەکو ژن هەم وەکو کورد بە دەرەوەی وڵات بگەینن لەبەرەوەی کە لە هەموو شوێنێک هونەر دەنگی زۆر بەرزە هەموو زۆر چاو بە هونەر و مۆسیقاکەن کاتێک من وەکو ژن وەکو ژنی کورد ئامیری کۆنی کوردی ژەنیاری ئەو ئامیرەمە ئەو ئامیرە بە خەڵک ئەناسێنن بە خەڵکی دەرەوەی وڵات تاکید زۆر چاوی لێەکەن و زۆر بۆیان جێی پرسیارە کە ئەو ئامیرە چیە ئەگەر نەناسراوە بێت لە مێژووی ئامیرە کۆنەکانی کوردیش زۆر ژن بوونە کە ژەنیاری ئەو ئامیرانە بوونە و سەرکەوتوو بوونە بۆ نمونە لە ئامیری تەمبور دای ڕەزباری من دەتوانین ناو بووین کە ژەنیاری ئامیری تەمبور بۆ سەرکەوتوو بۆ لەو بوارە یەکی لە ڕێگە گرنگەکانی ئەوەی کە ئێمە بتوانین لە شۆڕشەکانمان لە ئازادی خوازیەکانمان بتوانین دەنگمان بەرز بکەین ئەوەسەکە لە ڕێگای هونەر ئەوە بگەینین بە خەڵک بەتاکید هونەرمەندانی ژن ژەنیارانی ئامیرەکان چ ئەوانەی کە دەنگبێژن توانایان زۆرە بۆ ئەوەی کە بتوانن لەو ڕێگە دەنگی خۆیان بە خەڵک بگەینن ژەنیاری ئامیری سازیش هەم بەس ئەوەی ئامیرە سەرەکی کە زۆر لەمانێ تاکیدم تەمبورە کۆمەڵگای کوردی ئێمە ژنی پێشەنگمان زۆرە من هێوام ئەوەسە کە بتوانم وەکو ئەوانە بم من خۆم هەوڵ دەدەم لاوانە کەڵک وەرگرم کە ڕۆژێک منیش بتوانم وەکو ئەوانە بم هیوادارم هەموو ژنانی کورد هەموو ژنانی وڵاتەکەم بتوانن ئاوا کە هەزیانە بژین ئاوا کە هەزیانە بێنە ناو ڕێگای هونەر سەرکەوتوو بن لە ڕۆژێکیش بێت ئەو ڕێگیرانە نەبێ ئەو ئەقڵیەتانە بگۆڕێت بە ژنانی هەموو ژنانی کوردستان ئازاد بن هەموو شوێنێک نەتەنانە